بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێ بێ. کاتەوە مکاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێیەم بەرنامەیە بە دیداریەوە عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. بینەرانی بەڕێز، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان ئەپرسین هۆکاری پشت کۆچی هاوڵاتیان بۆ هەندەران چییە؟ ئەو هۆکارانە چین کەوا لە هاوڵاتیانەکە هەرێمی کوردستان جێبهێڵن و ڕووبکەنە وڵاتانی ئەوروپا و ئەو وڵاتانیان پێخۆشتر بێ تا ئەوەی لێرە ژیان بگوزەرێنن. لێرەدا کۆمەڵێک لەو ئەزیزانەی کە کۆمنتیان نووسیوە، بەشێک لەو کۆمنتانە ئەخەمە بەردیدی بەڕێستان. ناسیح بەرزنجی ئەڵێ لە نەبوونی سەقامگیری لە سیاست و ئابووری و پەروەردە و گوزەرانی خەڵک، دڵشاد ڕەسوڵ ئەڵێ دەرەنجامی گەندەڵی و نادادی و نایەکسانی حزب ئەم دۆخەی دروست کردووە. گێلاس عەلی ئەڵێ بێکاری دواکەوتنی موچە هۆکاری سەرەکین. هێمن بورهان ئەڵێ ناومێدی گەنجان و هاوڵاتیان هێرێمی کوردستان لە هەموو شتێک، چونکە ڕۆژانە ئەو هەموو نەعەدالەتیە بە چاوی خۆیان دەبینن. سیروان حوسێنیش ئەڵێ هۆکارەکان زۆرن بەڵام هۆکاری سەرەکی بێکاریە. عەلی تاهیریش ئەڵێ بەشێکی زۆری خەتای هاوڵاتی خۆیەتی لە کاتی هەڵبژاردنەکان هەموو ئەمانەی لەبیر دەچێ. موسا ئەنوەر ئەڵێ نەبوونی پلان و بەرنامەیەکی باش تا گەنجانی ئەم وڵاتە بێکار نەبن. کارزان مەحموود ئەڵێ نەبوونی ژێرخانی ئابووریەکی باش تاوەکو چەندین پرۆژە دروست بکرێت گەنجان بێکار نەبن. کاروخ عەزیز ئەڵێ دروستبوونی دووچینی لە کۆمەڵگەدا چینی خۆشگوزەران و چینێکی ماندوو بێبەش لە داهاتی ئەم کوردستانە. هێرۆ سادق ئەڵێ دانەنانی کەسی شیاو لە شوێنی شیاو هەمووی بۆتە واسیتەکاری. شیروان ئەحمەد ژەڵێ تا خاوەنی ئەم دوو حیزبە بنەماڵەیە بین حاڵمان لەمە باشتر نابێت. حازم ئاوات ئەڵێ نەمانی ئینتیمای نیشتیمانی لای تاچی کورد کە هەموو ئەمەش دەسەڵاتداران لی بەرپرسن. خۆشەویستان، بەڕێزێک بە ناوی دڵشاد ڕەسوڵ کۆمەڵێک هۆکاری ناردووە، پوختی کردووەتەوە لە 20 خاڵ. من ئەو 20 خاڵا خەمە ڕوو، خاڵەکان کورتن ئەگەر سەرنج بدەن. یەکەم، دەرەنجامی گەندەڵی و نادادی و نایەکسانی و حزب حزبێنە و خزم خزمێنە مەحسوبیەت. دوو، ناومێدی گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە هەموو شتێک، چونکە ڕۆژانە شت بە چاوی خۆیان دەبینن. سێ، نەبوونی حکوومەتێکی یەکگرتوو تێیدا مافی هاوڵاتیان بەرجەستە بێت. چوار، لەو 30 ساڵی ڕابردوودا نەمانتوانی ژێرخانی ئابووری بنیاد بنین. پێنج، باری گەنج قورستر بووە و ڕەوشی گەنج زۆر خراپتر بووە. شەش، ڕەوشی کوردستان 30 ساڵە هەر بە پینە و پەڕۆ و هیچ پلانێک بۆ داهاتوو نەبووە. حەوت، نەبوونی دەستگایەکی شەفاف بۆ نەوت و کۆمپانیاکان بە شێوەیەک کە بۆری و نەوت بە تانکەر شەفاف بێت، گەنج و لاوی کوردستان لی سوودمەند بێت. هەشت، نەبوونی هێزێکی سەربازی یەکگرتوو. نۆ، هەتا ئێستا دوو ئیدارەییە. دە، نەبوونی مەعمەل و کارگەکان بۆ ئەوەی گەنجان کاری لەسەر بکەن. یانزە، نەبوونی کۆمەڵێک سەدی ئاو بۆ کارەبا و ماسی و گەشت و گوزار. دوانزە، خراپی ڕێگەوبان. سیانزە، بێکاری. چواردە، نەبوونی سلفەی زەواج و سلفەی عەقار و سلفەی زراعی. پانزە، گرانی لە هەموو شتێک لە بازاردا. شانزە، دابەژنەکردنی نەوت و غاز بە نرخی هەرزان بەسەر هاوڵاتیان. حەڤدە، نەمانی ئینتیمای قەومی و نیشتیمانی بۆ تاچی کورد. هەژدە، دانەمەزراندن. 19، سەقەتی سیستەمی پەروەردەیی. 20، دانەنانی پیاوی شیاو لە شوێنی شیاو. ئەمە و چەندان هۆکاری تر وای کردووە گەنجان کۆچ بکەن بەرەو وڵاتانی ئەوروپا. بەڵێ بەڕێزان، لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەسەر ئەم تەوەرە بخەنە ڕوو. هەڵبەتە قسە و باسی زۆر هەڵەگرێ. لە ڕۆژانی ڕابردوو بینیمان کۆمەڵێک گەنج هەروەها عائیلەی تێدا بوو، مناڵی وردی تێدا بوو، پیر و پەکەوتەی تیا بوو، ڕویان کردبوو بیلاڕوسیا لێەوە بۆ پۆڵەندا لێەوە بەڵکو بگوازرێنەوە بۆ ئەڵمانیا بە هەر شێوازێک بێت. بەڕاستی کارەساتێکی مرۆیی گەورە بوو. هەمویان لە دەستی زوڵم و زۆر و جەوری ئەم دەسەڵاتە ناعادیلەی یەکێتی و پارتی ڕاکەن بۆ زانیاری بەڕێستان. یعنی ئەوەی کە لێرە ئەگوزەرێ دوو چین دروست کراوە، چینێکی زۆر دەوڵەمەند و زۆر بەرز و باشترین ڤێلا و خانوو و سیارە و مەعاش و موچە و
داهاتی نەوت و بیرە نەوت و هەموو ئەمە چینێکی تر زۆر فەقیر و زۆر داما و بێ ئیش بێکار و کاسبی هەمیشە لە ژێرەوە. ئەچمە لای پەیوەندەکان. باوکی عەبدوڵڵا لە هەولێرە وەرەگرن. السلام عليكم ورحمة الله وبركاته. السلام ورحمة الله وبركاته. باوکی عەبدوڵڵا. سلسلة خواهد ورداو كارم خواهد ورداو تمادريش تاكا برزاو تاكا لسر برنامه سكوتانا. آمين يا ربي. سپاس دەکەم ممنونی جەناب. بەڕاستی کاکە محەموود ئەگەر تەماشاکەین دەسیڕەی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ کاتێک کۆچ دەستی پێکردووە لەو کاتێکەوە بەڕاستی زوڵم و ستەم ڕووی لە زیادبوون کردیە نەعەدەڵەتی بەرپا بووە و جیلی گەنجان بەڕاستی بێبەش بوونە لە خۆشیەکانی ژیان کە خوای پەروەردگار ئەو ژیانە خۆشەی کە دایناوە بۆ مرۆڤایەتی کەسانێک بەڕاستی کەستان بەسەرداگرتووە و قۆڕیان کردەوە بۆ خۆیان و خانەوەدەکانی و بنەماڵەکانی خۆیان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەماشا دەکەینێ ئەو کاتێکەوە ژیان تەنگ پێ بێتن ئەجا خوای پەروەردگار فەرمانیان پێ دەکەوە کۆچ بکەن، فەرمانی خوداییە کۆچ دەکەن لەبەر چێ بەدوای ژیاندا بگەنن بەدوای مرۆڤایەتی بگەنن، ژیانی مرۆڤایەتی بزانن لە چ کاتێک لە چ شوێنێک بوونی هەیە فەرمانیان پێ دەکەن لەوێ دەکە ژیان بڵاوکەنەوە یعنی خۆشی بڵاوکەنەوە. بەس تەماشا دەکەینێ بەداخەوە لە وڵاتەکەی خۆمان ڕاستە ئازادی هەیە، ڕاستە ئەمن و ئەمان هەیە، بەڵام بەڕاستی ئەوە ناکاتە هۆی ئەوەیەکەوە ژیان بەردەوام بێ. خەڵک کەمتر یعنی حکوومەت کەمتر خەڵە بەرامبەر هاوڵاتیانی خۆی بە هەموو شێوازێک یعنی بەڕاستی قۆرەخانی هەیە، عەزبایەتی هەیە، خزم و کەسایەتی هەیە، بەڕاستی کەسابەت نما ئیش نما باوکی عەبدوڵڵا ژیان مانای نما. باوکی عەبدوڵڵا ئەگەر ئێستا تۆ هەلت بۆ بڕەخسێ کوردستان جێبهێڵی دەڕۆیت؟ بە خودای ئەمەن احتیمالی هەیە وەکو شەخصی خۆم زەحمەتە لەبەرەوەی دایکم و باوکم و کەس و کارم بەڕاستی بەڵێ بەڵێ لەبەر ئەوان ناتوانانی سەفەرکەی دەستت خۆش بێ تاکی ئەگەنا دڵنیام لەوەی یعنی هەر تاکێکی کورد بەڕاستی ئەگەر بێت و بە پێیان بڕواتن ئامادەیە وڵات بەجێ بێتە. دەستەکانت خۆش بێ. سوپاسە دەکەم باوکی عەبدوڵڵا. چمەلای کاک محەممەد لە چەمچەماڵەوە. سلام علیکم. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک محەممەد. دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم. سپاس دەکەین براکەم. مامۆستا گیان وەڵڵاهی من پێشنیارێکم هەیە بۆ خەڵکی کوردستان. بەڵێ. ئێمە لە ساڵی 90 زۆر یەکگردوو بووین. زۆر یەکگردوو بووین. بەجارێک 4 ملیۆن نەفەر 5 ملیۆن نەفەر ڕوومان کرد لە ئێران کوردستانمان جێڵا بۆ سەدام حوسێن. وەختێک دۆل ئەوروپی و عالەم ئەمەیان دینی هاتن وەزعێکیان بۆ ئێمە دانا سنوورێکیان دانا بۆ سەدام و ئەو سوڵمەیان لەسەرمان لادا. بەڵێ. وەڵڵاهی ئیسەس پێشنیارم وایە کە بە ماڵ و مناڵە ڕوو بکەین لە حدودی ئێران و وڵاتان و پاک هەمووی جێبێڵین بۆ ئەمان. دیسان ئێمەش بڕۆین پاک یەک کەسێک نەمێنێ لە کوردستان یەک کۆڕەیە 4 ملیۆنی بکەین و بڕێن و ئەم عەرز و ئاوە گشتی بۆ ئەوان بێت. پێت وایە باکیان بەوە هەبێ؟ بەڵێ هیچ چارەمان نەماوە بەس ئەوەیە کەوا کۆڕەوە بکەین و بڕۆین فیرارکەین لە دەستیان. بەڵێ. دەستەکانت خۆش بێ کاک محەممەد گیان سوپاسە دەکەم. ئەمەیە کە کۆڕەو بکەین لە کۆڕەو زیاتر هیچ چارەیەکمان نەماوە هەرچی شتەیە کردیانە ئاگت بە فەرمانەوە. فەردەی ئارد بە 45,000 تاکە فرۆشیەوە 40,000 فرۆشیرە و غازێک بە 8,000 و نیوە و لەتێ بەنزین بە 1000 و بە 1100 و بە 900 دیارە و هەرچی ئەشیایە گرانیان کردە و کەسابەت نییە و تاعینات نییە و موچە نییە و هیچ شتێک نییە لە کوردستانە ئیلا ئەوەی کە هەوایان کردۆ بە پارە لێمەنە پێوەرێکیان داناوە بۆ ئاوەکەمان 2 سەعات بەلەوەی ئاو بێ پێوەرەکە ئیشەکە هەوامان لێ بۆتە پارە. بەڵێ بەڵێ. پارە پێمان نەفرۆشنە هەوا. دەستی خۆش بێ ئەوەی ماوە کە چارە بێ وەڵڵاهی من عمرم 6 ساڵە ئیشاکەم مەجال بێ بە ماڵ و مناڵەوە. ئەم کوردستانەشم وێران دێت هەنامەوێ بۆ خۆیان. دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس کاک محەممەد. دەچمە لای کاک میران لە هەولێرەوە. فەرموو کاک میران. السلام عليكم. عليك السلام ورحمة الله.
كاك محمود جانك السلام فرمو عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك محمود براستي كردستان بوم وشي كابراي نازل مقابلك بوتي تقاسيا بران برا فرين بوتي رايك لو ملتو فرينك جلو بر برسكان وبر بر برسكان بخوي كردستان بو كر بر برسكان خوشا اسا من وكو صاحبي شش من دارو عائلم لوم برختي اسا لميوان داري ناتو ماريكم ريك درو وعدي بياو ريك برو كردستانش بيروزي او دزوتاتانا بي بخوي كاك محمود كردستان ئیکو ڕەبەر پرسەکانە بە سپۆنسەری کچە مۆدێلەکان بەخۆیان خوناویان لە خۆنایان کچە مۆدیلە شاشنە نازە ئاوڕۆت و قوتانەی بەڕڵایەکە بەخۆی چێ هەیە لە کوردستان بێزار نەبی نازانم وەڵاهی زۆریش سەیرە ئەو دەنگانە دێ نازانم ئێستا جارێت کەش پێم گوتی کاک محمود کفری خوایە ئەمە قسە لەگەتوو بکەم دەنگم دابیتەوانە گلەی لەکنەتوو بکەم یعنی ئەمە گلەی لەکنەتوو بکەم و یاش برێت ئەوە لەو کۆمەڵیش وەڵاهی کۆمەڵیشی زنینەکە نادێنە سەرزادە ئەتوو لە 100 کەس 6 کەس دەنجی دابیتە کۆمەڵ ئاخر کۆمەڵی قوربەتە بێتە سەرزادە وەچی ئەوانەی بادینە ئەوە دیرۆرستە و ئەوە ژەهرخواز کرایە و ئەوە ڕدێنی هەیە و ئەوە باسی خوای کردیە و کاکە باسی خوا دەکەی لە دینەکەت دەدەن باسی ئینسانیەت دەکەی لە ئینسانیەتت دەدەن زیندانەکان ئەوە هەمومان بە خۆمان دەزانین تەعزیب و تعزیبی کاریوانە کووە یعنی ئەندا پەرجەمال ئەندا پەرلەمانەکان دەبی لە خەرک دەبی یعنی وەڵڵی کوردستان چەندی سووی ئێستا من وەچ پێم گوتی لە میوانداری بەخوای ناتمەوە مارێ بەجێ دێڵ خانی مەیە سیارە مەیە ڕێک دەیفرۆشم دەڕۆم جوانە ئەو مندارە من لەوێن دەر وەڵڵی فەپولەی بەهەشتە ئیشەڵڵا سکاڵاژ لای خوا دەکا سکاڵای 6 ملیۆن کەس خوایە جان هەری نەگری بزانێ ئەو مندارە چمان لۆ دەکا لەکە خوای گەورە ئینشاءڵڵا دەستەکانت خۆش بێ کاک میرانجان زۆر سپاس بۆ پەیوەندێکت ئەچمە لای باوکی میلەت لە زەڕایەن باوکی میلەت هەموو کاتێ باش باوکی میلەت ئاشتێ بۆ میلەتە بکە کاکە جارە سەوتت دوورە نازانم خەتای تۆیە یان خەتای لای ئێمەیە ئیسە تۆ چی بۆ میلەتە ئەکەی تۆ باوکی میلەتی کاکمان ئەوێکی پێناگرامە چیم پێکرا بەخوا منیش وامە یاتیا بچم لەو سنوورانەی بیا ڕۆسیا دانیشم ئەوەتەوە دانیشمە خۆی چایە لێنێم و وەسەرە و قەفەکە دەستمان لەوان شۆردووە باوکی میلەت ئەی تو خوا چی بکەین کوڕە بەخوا هەموو خەڵک خۆیان زانێ حکومەت چۆنە ئەیتر گەشتی ڕێی دێدا و گەشتیشی جیهانەکە ڕێ بدەیتونەی دیار ئەوەیە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندێکت من ناخەزمەتان براکەم زۆر سپاس بێوەی بیا خوا لەگەڵ بێ خوا حافیز بێ کاک سەردار لە هەولێرەوە فەرموو السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته باشی بەڕێز باشی کاک سەردار سپاسە دەکەم سعادت چۆنە کاک محەممەد زۆر باشم الحەمدولله برام مەمنونم باس دەکەم ئەو تەوەرەکە لەسەر چییە دەڵێم هۆکارەکانی پشتی کۆچی هاوڵاتیان بۆ هەندەران چین وڵای هۆکارەکەی چییە خۆ دیارە ڕوون و ئاشکرایە باسی کە بۆمان باسی چی بکەین هۆکارەکەی ئەو حکومەتەیە هیچی تێ دەگۆڕێنیە چی دەگۆڕێ کاکەگە خەڵک پەنای بردووەتە بەر کۆچ ڕێگەی تر هەیە بۆ ئەوەی ڕزگاری بێ لەم حکوومەتە وڵا ڕێگا زۆرە بەڵام باشە خەڵک بیری لێ بکاتەوە ئەگەر بیری لێ نەکاتەوە ناوەڵا هیچ ڕێگایەک نییە یعنی بۆ نمونە چی بکە باشە مەسەلەن والله بۆ نمونە ئەمە هەڵبژاردنە ئەمە خۆپشاندانە ئەوە هەر شتێکە ڕێگە چارەسەر زۆر ئاسانە بەڵێ وایە بێگومان بەشێک لە هاوڵاتیان وەکو خۆت ئەڵەی پێیان وایە لە ڕێگەی دەنگدان و انتخابات و سنووقی دەنگدانەوە کرێ بەشێکی تر لە ڕێ خۆپیشاندانەوە بەشێکی تر لە ڕێ ئەگەر خەڵک وشیاری تۆ باشترین چارەسەر سەکەکی بێ دەنگە سندوقی هەڵبژاردنە بەڵێ بەشێکی تر پێیان وایە بەڕاپەڕین ممکنە ئەمە ڕوو بدا
بەڕاپەڕینی شو دەدا بەڵام ڕاپەڕووی چارەسەر نییە کارە ساتی لێدرسەری بە خۆت ئەزانی بەڵێ بەڵێ وایە بەڵێ بێگومان بێگومان ئەمن بۆ ئەم تەلەفۆنەکە وەڵی ئەمن بۆ ئەوەم تەلەفۆن بەڕاستی من کابرایەکەم کەمەندانم کەم دەرامەتن خۆشتێکی درێژخەیانم هەیە بەڵێ ئەجا داواکەم لە ڕێگای کەناڵەکەی ئێوە ئەگەر یارمەتێکمان بکەن یعنی لە ڕێی دەستگای بەخشینەوە سەردانێکمان بکەن بەڕاستی کاک سەردار زۆر شوڕە کاک سەردار ژمارەی خۆت جێ بێڵە ئینشاءڵڵا دەرێ ژمارەی خۆتم بۆ دانە ئێستا و برانە لێت وەردەگرن باشە ئەوە ژمارەکە لەوە هەوە ئەوە ژمارەی منە ئەوەی ئەوە تەلەفۆن پێەکە آخر تەلەفۆنی ئێمە موبایل نییە دەرناکەوێت ژمارەکە چەنە چیە یعنی ئێستا دایمەخەوە ژمارەکەت لێ وەردەگرن باشە ژیانە دایمەخەوە دایمەخەوە باوشی پشتیوان لە ڕانیە وەرەگرم کاک محمودیان دەستخۆشی و بەرنامە لێ دەکەم سپاسە دەکەم بابی پشتیوانی کاک محمودەوە بەشێ لە شێعرەوە دەست پێ دەکەم دوای قسەی لەسەر دەکەین لەسەر فەرموو گەنجان ڕۆژنە و خەڵکەی وکەوە ناومێد بە لەو دەسەڵاتەی فەرموو ئەوانەی ئەو بە سەردارن جەفاچوون و ستەمکارن خۆڵامی پوڵ و دینارن بە شەو تا ڕۆژ دەکەن تەکبیر شەمە و کەچی بکەن داگیر سدامایە بکەن یەخسیر لەبەر زوڵم و جەفای وانا وەتەن یەکبارە وێرانە هەزار خۆزگەم بە بێگانە لە شەرم و شوورەیدا مردم بەخۆم پێم حی بە بڵێم کردم دەسەڵاتی گەندەڵی پارتی وێچێتی سی ساڵە ئابڕونێتەوە کەشی بردم کوڕەکاکە مەحموودجان ئەو خەڵکە هەمووی ناومێد بووە هیچ ومێدێکی بەو دەسەڵاتەی نەماوە نەوت گرانە غاز گرانە بەنزین گرانە ژیان گرانە ئاو نییە کارەبان نییە خزمەت گوزاری نییە داد و یەکسانی نییە فەرق و جیاوازی زۆرە وتێبێژی حکوومەتی هەرێم دەڵێ کاکە 180,000 هەلی کارمان ڕەخساندووە مەگەر بە سەسکەیەکێتی و پارتی خەڵک تاعین بوو لەنا کوای چێ تاعین بووە وانە پێشەکان لەسەر زادن پۆلی دوازە لەسەر زادن گرێبەڵسەکان هەموو لەسەر زادن ئەو داناداد و یەکسانەیە کە هەیە وەکو ئەو برادرە وتی کاکە ئێستا من لە میوانیمەوە ئەگەر بۆم بەڕەقسێ دەڕۆم خەڵک هەموو ئێستا من موالی 56 و عمری 65 ساڵە ئامادەم لە سپێنێ ئەگە جەو خۆش بێت لە سپێنێ بەولاوە یەکسەر تێکەم ئەمیش بڕۆم و پشتەکەن ئەو خەڵکەی کە لە بیلاڕوسیە لەسەر ماوەی لە پرسان ڕق دەبێتەوە جوان ئەوە کارەساتە باوکی پشتیوان ئەوە کارەساتە کاکە محمودیان کارەساتە خەڵک ملی خۆی بەپەتیدا دەکات لەبەرەوەکە لەو دەسەڵاتەی ناومێدە هیچ ئومێدێکی بۆ دەسەڵاتەی نییە هیچ ئومێدی چاکسازی لێ ناکرێ هیچ ئومێدێکی لێ ناکرێت کە بڵێ ئەو دەسەڵاتە چاک دەبێت و مافی یەکسانی و دادی یەکسانی بناو خەڵکیدا بڵاو دەکاتەوە وەکو کە دڵێ هەر ئەو ساڵ خۆزگەم بە بەرقەنە هاتت بێ ئەو ساڵ لە ساڵی داهاتوو خەراتر دەبێت با بەهاردا بێ کۆڕەی بەهارێ کۆڕەوی هۆچوێ شۆم و کۆڕەی بەهارێک ئەوا دەبێ بۆ خارج کە خەڵک ناومێد بێ لەو دەسەڵاتە هیچ ئومێدێکی پێ نەماوە دقت دەدەی ئەوانە لە بیلاڕوسیان پیرەژنەیە پیرەمێردە منداڵە گەنجە هەموو هەنەعۆی شتێدایە لەبەر کە خەڵک هیچ ئومێدێکی بەو دەسەڵاتەی نییە دەستخۆش باوکی پشتیوان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لێ ناکرێت بەڕاستی خوا لەگەڵ سەرچاو خوا لەگەڵ گیانەکەم خواحافیزت بێ باوکی سەفین لە پێنجێنە وەرەگرم ئەم کاتە باش هەموو کاتێ باش باوکی سەفین باشی برا جوانەکەم مەخواڵە بێوەی بیاخوا سپاس دەکەم مەمنونم فەرمووە خزمەت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر بەڕێزم وڵا لەسەر تەوەرەکەی جەناتان هۆکاری تست کۆچکردنی هاوڵاتیان بۆ هەندەران چین یانی چۆن هۆکار چین یانی ئەو خەڵکە نازانێ هۆکار چییە هۆکار چییە ئەو خەڵکەی ئەچێتە هەندەران خوێندن 25 ساڵ 20 ساڵ خوێندنەکە هیچی بۆ ناکرێت هیچ شتێک ناکرێت دانامەزرێ ئەوە گرێبەستە خۆتانەی بینن ئەوە وانە بێژ و ئەوانەی خۆتانەی بینن ئان لەسەر جادە و شەقام هیچی بۆ ناکرێت بێ ئەمە لە بێلەوەی کە هیچ شتێکی بۆ ناکرێت ئیتر سەری خۆی هەڵەگرەیە ئەڵێ یا ئەمرن یا لێخۆ هیچ نەبێ و حکومەتە بەخێویەکە و هاوکاریەکە ژیانیشی سۆدەرە هیچ شتێکیشی بەسەرا نایە ئەوی ژەتانێ خۆتانە دەزانن خەتەخانەی ئەهلی نەماوە ئەچیتە هەست عیادێ دە 400,000 دینار یعنی دە 400,000 دینار پێدر عیادێکی سوپیش بکەیت شتێک بکەیت فەحسێکی تۆزێت و بێجا ئایبژێتی لای ئەوەی کە خوا نەخواتە هاوڵاتیە لەم وڵاتی ئێمە ئەگەر نەخۆشی قورسی هەبێت خوا نەکات ئەوە ئیتر هەر پڕەمایە ئەگەر هاوکاری کۆمەڵێکی وەکو بەرنامەی بەخشین و هانای خێرخوازان و چەند بەرنامەیەکی ترەیە خێرخوازی ئەگەر ئەمانە نەبێ خۆی خەڵکە چی بکات
يعني ئەوەتانێ کابرا 20 ساڵ ئەخوێنێ ئەبێت چێ کرێکاری کە تەماتە بچنێ لە دەستی پێنجێن مامۆستا هەیە تەواوی کردووە هەموو مامۆستایە چێ لە پێنجێن تەماتە بچنێ لەناو ئەو نەفڕا 25 ساڵ ئەو تەلەبێ ئەبێت چێ قوڕەشوێن بچا چۆن هۆکار چیە هۆکارەوەی ئەو خەڵکە ماڵی کاول بووە هیچ شتێ ناکرێ هیچ بەرنامەیە بنێ لە وڵاتە تەنها هەر ئەوەتانێ کۆمەڵە خەڵکی خوا کۆمەڵێکی خەڵکی زمانۆت و سینەتە ناو قوڕۆ. بەڵێ باوکی سەفین دەستەکانت خۆش بە پەیامەکەت گەیشت سپاس بۆ پەیوەندێکەشت کاک عەبدوڕەزاق لە هەولێرە وەرەگرم. کاک عەبدوڕەزاق ئەو کاتت باش کاک مامۆد هەموو کاتت باش کاک عەبدوڕەزاق باشی برای بەڕێستم سپاسە دەکەم ممنونم. کاک مامۆد جان پێم وایە تەوەرەکەت لەسەر کۆچی گەنجانت زیاتر بەڵێ باسی دەکەم وەڵی کاک مامۆد ئینسان هەرچی بیکا لە وڵاتە کۆچکە ڕۆل هەر شوێنێک عەکس خۆیەتی بەڕاستی چکە دوو دەسەڵاتەی پارتی و یەکێتی ویان لە خەڵک کردێ هیچ مێدەچیان بە خەڵک نەهێشتووە بەڕاستی نازام ئێمە لە جیلی من بەخۆم والید عەفتام ئێمە لە جیلی نۆهەتەکانین ئەمە کاتی ڕژێوی بەعەز سەدام حوسێن لەسەر حکم بوو ئەگەر لە تەلەڤیزیۆن لە بەغداد دەرچووبێ خەڵک لە عاجۆمەران لێ دەترسا بەڵام خەڵک ئەوەندە بە قەناعەتەوە ئیتیمامی لە بۆ ئەو خاک و نیشتیمانی خۆی هەبوو باچی بەوەی نەبوو دەکوژرا ناکوژرا هەر شتێکی دەیکرد ئەوە دژمن بوو ئێستا ئەوانە لەساس حکم دەکەن لەو هەرێمی کوردستان پارتی و یەکێتی خۆیان داناوە بە میراتگیری ئەو خاکە خۆیان داناوە بە باوکی ئەو میلەتە بەڵام لە هەمان کاتدا زۆر ئەو قسەم زۆر ناخۆشی کە دەرم چونکە من پێشمەرگەی کۆنم یعنی وا دەکەی یعنی هەزار خۆزگە بە ڕژێمی باز بخوازی کاکە جان ئەتوی چ دەکەی یان دەبی کۆچ بکەی ئەو وڵاتە بەجێبێری یان دەبی بەڕاستی لێرانە بێ تۆ بەرنمەیەک دابنێ ئەو خەڵکە ئەگەر بێوێ کۆچ نەکە بەرنمەیەک دابنێ ئەو خەڵکە بەڕاستی دەبی ڕاپەڕینێک پراتژی ئەو دوو دەسەڵاتە ستەمکارە ئێدا بەوەش ناکرێ بە چوار کەس بێتە سەرجادەی یعنی بە خۆ پیشاندانی شتێ بکات چکە دیتمان ئەوانەی دهۆکمان دیت ئەوانەی سلەیمانی بە کۆمەڵە خەرچیان کوشت کە جامێکی شکان بە بیکەسی خەمچیان شەهید کرد ئەوانە باش دەزانین ئەوانە دوو عەلەیەیان دەبی بە سعاتی سفر بەڕاستی ڕاپەڕینێکیان لە دژکەیان دەبی ئەم خەڵکە ڕوو لە هەندەران بکات بچی لەوێن دەرێ فاکتی خۆ بەجێ بێریتن ینی ئەو دەسەڵاتە هیچ باشە کاگی نەدیوە کاک عەبدوڕەزاق ئێستا ئەگەر گەنج ئەم وڵاتەی جێهێشت و ڕۆیشت بۆ هەندەران ئەوەی ئێرە ناتوانێت بە تەنها خۆی گۆڕانکاری بکە ینی ئەگەر من ڕەفیقم دۆستم هاوڕێکانم دەور و پشتەکەم نەبێ من ناتوانم بەڕاستی گۆڕانکاری دروست بکەم جا چ بە دەنگدان بێت چ بە ڕاپەڕین بێ مەسەلەن کاک مامۆد جان تۆ دەنگدان ئەرز دەکەم دەنگدان شیکردنەوەی دەنگدان باشکەیت ئەوانە ئیشیان بە دەنگدان من پێم وایە 4 ساڵی ئایندا ئەمانە دەنگدان هەڵبژاردن دەدەنە کۆمپانیا چونکە ئێستا حزبی دەسەڵات لێرە دەڵێتن پێشەوەی کە مانگە بانگێشە دەکات دەێ من ئەوەندە کورسە دەیدەن بە ڕەخەم دەداتێ لەو کاتێک کە دەنگدان خەراسەبی ڕەخەمەکەت دەداتێ کاکە جان کۆوانە ئیشان بە دەنگدانیاگەر ئەم زارە بە تەزویر نەهێتن کاکە خەتە سەپاسی خەڵک نەچوتە دەنگدان باشە ئەم هەموو کورسە لەکوێ هاتووە کاک مامۆد جان ئەمن قەناعەتێکم لا دروست زۆر تەشای لە کارەکانی وڵاتی ناوەڕاست بەڵام ئەم ئەخانە 4 ساری ئاینده دەیدە کۆمپانیا تعامل لەگە کۆمپانیاک دەکات پارتی یەکێتی لەگە کۆمپانیاک کاکە ئەوەندە مەبلەغ ملیۆن دۆلارە دەدەمێ ئەوەندە کورسیم لێت دەوێ ئیشان بەوە نەمای خەڵک بچیتە سستەندۆکی دەنگدان و بچی دەنجام پێ بدات بە ئازادی خۆی کەسێک هەر بژێری کە دیفاع لەو خاک و وەتەن و نیشتیمان و دایک و خوشی ئێمە و گەنجەکان بکە کە تووشێ ئەم کارەساتە نەبن ئەم ڕێگا یعنی ئەوەی ئێستا و تێژدا ئێستا کە لە فەیسبوک و تەلەڤیزیۆن دەیبینی لە بەلاڕووس یعنی کارەساتێکە هیچ دەستخۆش کاک عەبدوڕەزاق لەگەر کۆچەکەی کردنەوە یەک ئێمە کردمان لە بۆ ئێران کام فەرقی دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم کاک ئیبراهیم لە ڕانیەوە لەسەر هێڵە بە کاک ئیبراهیمیش وەرگرم بەڵێ کاک ئیبراهیم ئەم کاتت باش هەموو کاتت باش کاک ئیبراهیم وڵای دەمەوێت لەسەر تەوەرێکی قسەی بکەم من داوا لە گەنجانی وڵات دەکەم هەرچی جووە هەرچی یعنی چۆنە زۆر پێیان دەکرێت ئەم کوردستانە جێبەڵم بەڕاستی ژیان لە کوردستاندا یعنی گرێتی نییە سەیر دەکە ئێستاوە زستانە حکومەت 4 ساڵە 1 لیتر نەوتی تەوزیع نەکردووە
لە کاتێکدا کە نەوت نزیکی $80 دەکات نەوت بۆ وڵاتانی دراسێمان بخۆڕای لە کوردستان ئەمن لە هاوڵاتێکی لە کوردستان دەژێت 6 ساڵە لترێک نەوتی داخل ومێدی چم بەو حکوومەتێ بێ ئەو یەکە دووەم سەبارەتدا موچەی هەموو مانگی بەرپرسانی حکوومەت دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن ڕێزمێ بۆ پەرژنیش کامێنە لە ڕووی بینەران بیسەران قسە جوانە درۆیشی دەکات بەڵام موچە هەموو مانگی لە کاتی خۆی دادرێت ئاخر سەرۆکی حکوومەت چیەگری سەرۆکی حکوومەت کۆڕەوە زیریدارێکی موچە لە کاتی خۆی داداوە ئەو وڵاتە هەموو داهاتەی هەیە یعنی بەستە تاکەین ئەو میلەتی دەسەوسنەوە ئەو میلەتی يعني دول لەگەڵ میلەتی خۆتان دەکەن والله بالله وتالله 10 ساڵی کە کوردستانە چانە بێت داوا لەگەڵ جان دەکەم لێرە کە جوان لەمە هەرچی گەنجی کوردستانە بڕە بۆ وڵاتانی ئەوروپای لەوێ هیچ نەبێ ژیانی پارێزراوە لێرە کەس سیقی بەژانی خۆش نەبشی یعنی حکومەتێکی فاشل گەندەڵ يعني بەڕاستی چاکسازی بەو حکومەتی خۆمان ناکرێت بۆ دەسەڵاتی ناکرێت دەست خۆش سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئیبراهیم دەستەکانت خۆش بێ کاک حەمەڕەشید لە ژارا وەرەگرم مامۆستا محمودی وەرت باش هەموو کاتت باش کاک حەمەڕەشید ڕێزی ڕێزم بۆ خۆت و کەناڵەکەت و ستافەکەت سپاست دەکەم بۆ بینەران و بیستەرانیش ئەزیزی ئێمەی گومان لەوەدا نییە گەنج ڕووناکایی شک نابا دەنا گەنج داینەمۆی هەموو ئیش و کارێکە هەڵ سوڕێنەرە بەڵام کەس نییە بێ کەسە ڕازی دەبێت زەمبەی خۆمان بکەین تۆ لە دەسەڵات گەڕە لێم ڕازی دەبێت تووڕە نابی ئەگەر چی بکەین زەمبەی خۆمان بکەین وەکو ئۆپۆزیسیۆن ئای چۆن بێگومان ئازادی فەرموو کاک حەمەڕەشید ئەجا لە خزمەتدامە من لە پێدا بە خۆم دەڵێم یەک زەڕە دەسەڵات گوناحی نییە گوناحی نییە لەبەرەوەی تەبلیغی کردی ئاوای دەکەم بەڵێ ئاوا دەسەڵاتی خۆم پیادە دەکەم سیستەمی سەرمایەداریە پەرە بە کەرتی تایبەت دەدەم کەرتی تایبەتیش هەمووی ئامۆزا و برازا و کەسوکاری خۆمە هەتا بە حاڵی ئاسەکانیش کەدا ناونی خۆیانن چاک بزانە بۆی بینەرانی بزانن ئەو برادەرەی پێش من دەڵێ گەنج پێویستە بڕوە نەخێر پێویست نییە بڕوە پێویستە ساوساغی هەبێ داخەکەم بۆ ڕەوشەمبیران داخەکەم بۆ کۆمەڵ و نازانم چی دامەزراوەی مەدەنی ئەوانەی خۆیان بە چاوساغی میلەت دەزانێت قەڵەم بەدەستەکان کە ئەوڕۆ قەڵەمەکانیان فراداوە لە پێناو مەسلحەتیان ئەمجا ئۆپۆزیسیۆن کاکە بوا دەکەن کاکە لەبەر چی کاکە لارینین لە چاکەی پێمان ناخۆش نییە یارمەتی خەڵک بدرێ بەڵام تۆ بە هانای بەخشین و هانای نازانم چی ئەو خەڵکە هەمووی چاو لە دەست بووە هەمووی لە زیاتی ئەوەی کە وەکو بەخشین دەچی تورەکەیەکی خواردن بۆ دەبی یا خانوویەکی بۆ فەقیرێکی دەکەی ئەمە حکومداری نییە ئەوە پێوازبە لەسەر حکومەت کە ئەو شتانە بکە دەبێت زەقەی چاوی بکە بیکە بەڵام نەبوونی من و تۆیە تێگەیشتی هەتا ئێستا کوان لەکوێ دیتر یەکێک لە مەسوولانی ئۆپۆزیسیۆن بچی یەقەی دەسەڵات بگری بڵێ کارەوە نابێ بوو لەبەرکی ئێستر ناگرن بۆ هەر یەکەی بەلایەکیدا دەڕۆن بۆ هەر یەکەی لە هەواکیدان یەک بە ماری یەک بە دوو بشکەی یەک بە هەڵپەڕین یەک بە شایی و لۆغان یەک بە باغ و باغات ئەوەی دەماو میلەتەی تمین دەکەن کاکە خوا لەسەروی هەمومانە خوا سەحەبی دەرگایەکی زۆر گەورەیە معاذنا الله ئیسلامین وەڵڵی باوەڕمان بە ئیسلامە بەڵام داخەکەم وەڵڵی ئێکێک لەو قیادانە برسی نییە فرمێسی تیمساحیش با هەڵنەڕێژین بۆ خەڵکە مەزڵومەی چش دەفەرمی تا جواب بدەمەوە دەنەدای دەکەم سپاست دەکەم کاک حەمەڕەشید دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت نەوجەوان لە هیران و نازەنین وەرەگرم هەموو کاتت باش دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاسە دەکەم بەڕێزی وڵی پێمان خۆش لە سەرەوەرە سێخ بکەین فەرموو گیانەکەم بەڕاستی ئێمە هەر کەس لە ڕاستەخۆ ڕای جیاوازە کە قسە دەکات و ڕای خۆی دەردەبڕێت بەڵام ئەمە دەبی بیرنەوە بکەینەوە کە ڕێگا چارەک بدۆزینەوە کە گەنجەکانمان کۆت نەکەن وڵاتەکەمان زیاتر بەرە و ئەوەی نەڕوە ینی کۆچی گەنجان و گەنجەکانمان لە وڵات بمێنەوە
چونکە هەراوانە بناغە و پشت و پەنای وڵاتەکەمانن چونکە ئێستا شخص بەڕاستی خۆ هەرگەنج کۆنت ناکات شخص ئێستا من بەس بە حاڵی خۆم دەیناسم صاحب مال و منداڵە تعینیش بووە پێشمەرگە بووە موچەی هەبووە خانی هەبووە هەمووی فرۆشتووە لە ڕێگای ئەو ئەوروپایدایە کە پارەکەی لێ خوراوە و گەڕاوەتەوە ئێستا ئیشی کرێکاری دەکات بەڵێ بۆ گەڕاوەتەوە کابرای ببینی دەڕوا لە ڕێگا لەو تورکیایە لە شوێنێک دەمێنێتەوە ماوە پارەکەی دەخوا دەرناسی یعنی چەند کەس دەناسم خزمی خۆمە ڕۆیوە دەرنەچوە وازحە ینی ڕێگا پارێک بدۆزرێتەوە گەنجەکان لە ڕێکەتی تایبەتەوە خۆی وەزعارەوە نابێ ینی تعیناتیش دەبیتەوە ئینشاءالله و کار و کاسبیش دەبیتنی خۆ هەموو وڵاتێک هەر لێک ئەوە ڕاناوەستێ لێت وایە بەڵێ دەست خۆش سپاس کاک نەوجەوان دەست خۆش بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دوجار ئێمە ئاماژەمان بۆ کردووە کە ئەم سەکۆی ئازادە هەر کەسە وەتوانێت تابیر لە ڕاوسەرنجی خۆی بکە بە شێوازێک ناوزڕاندن و تەشیری تیانە بێ کاک محەممەد لە سلێمانی وەرەگرم فەرموو کاک محەممەد یان ئەمێ ڕاستەخۆ لە ڕوو مەحموود قسەکەم بەرنامەکە خۆمم فەرموو لە خزمەتام یان کار محەممەدجانی وارە باش هەموو کاتت باش کاک محەممەد یان خزمەت لەمەوە بەس تاکۆم کار محەممەدجان بژیر تەوەر لەمە لەسەرەوەی کە بۆچی و دەنجانمان تۆ دەکەن بۆ هەندەران بەڵێ هۆچارمان زۆرە لەم ماوە پێشوا کە دوایەوەی تا هەڵبژار نەبێت پەرلەمانتاران ئەوە بوو ئەندامی پەرلەمانتارانی پارتی تێ دەبێت و سەویش پەرلەمان تێ دەبێت و 111 پەرلەمانتار دەدەن با بۆ تعینات دێمە تعیناتمان نییە بەڵێ بەڵێ جا ئەدەبێت و بەو شێوە بێت ئێستا بڵێن پەرلەمانتارەکانمان یا سەویش پەرلەمانتار یا بڵێن سەرۆکی حیزبەکانی ترمان هەمویان لە پەرۆشیان بۆ دەنجەدامان تەرچوون بۆ بیلاڕوسیا بەڵام باشە تەرچوون بۆ ئەوێ ئاناویسە لە پەرۆشن ئەی بۆ بیدایەت وتیان ئێمە ئەدەبێت و هەمووی دەم باو تعیناتمان نییە ئێ باشە با تعینات بکرێتەوە وەکو پێشتر بینیمان جەماعەتی دەرچوانمان 9.140 هەبوو کە ئەوی تعینات نییە وەرناگیرێ ئەوەتان لێ بەستەکان ئەوەتانێ چەنەها مەشاکلی تر لەم دنیا لە وڵاتە هەیە ئێستا چۆن خێرەوە بە پۆرەشەوە هاوارەکەن و داواکەن جارێت نازانم وایە کەڵێکی 150,000 هەیە بۆی تێکی بگەڕێتەوە ئاخر 150,000 چی ئەچا بۆ گەنجێکە لە تۆ لە بیلاڕوسیا بیێیتەوە بۆ کوردستان وەڵا هیچی بۆ ناکە باشە قەینا دوای ئەوەژەوەتانێ لەناو شارە لەناو وڵاتە نە کارەبا نە ئاو نە هیچ شتێک هەمووی بۆ تو پێشتر ئەو هاوڵاتێ وتی هەواتەشمان بەپارەیە باشە بۆ بۆ شێوازە ئەدە تۆ ئەتەوێ گەنجامان نەڕات ئەدەرتێت پلاندانی بۆ وڵات ئەدەرتێت وڵات بەرەو پێشخەیت توانی تەسی تایبەتمان توانێت وعد و عودەکانی پێش هەڵبژاردنمان توانێ وای کە دۆسۆز بوون هەنوو ئێمە دۆسۆزین و خاتپەرستین و خاتمان خۆشەوێت و هاوڵاتیمان خۆشەوێت تا چەی یعنی 30 ساڵمان بژار بەڵێ کاک محەممەد بەڵێ 30 ساڵمان بژار لە بیدایەتی نەوەیەکەوە بوو خەڵک تۆچێکی بە تەواوەتی کرد بۆ پیشاندانی دەموچای ئەوانی کە ئێمە بوو بۆ مڵازم بۆمان بوو بۆ داهۆڵێکی ئەتەساین لی کە لە ژیان ڕامانکرد کە لە ژیان چامان و قانون تاریکاییمان نبینی ئێستا ئەینەشت دوای 30 ساڵەکە هەندێکان تاریکاییان پیشانی و دەنجانەمان نایەوە دەنجانمان چۆن دڵیان بە وڵات خۆش بێت چۆن وڵات دڵیان بە دابینکردن و دروستکردنی خێزان خۆش بێت بە کام ئیش بەڵێ دەستەکان خۆش بکەن محەممەد زۆر سپاس دەکەم مەشاکیلمان زۆرە ئازار زۆرە هیچ کەسێک لە خۆشیە وڵات بەجێ نایەڵێت بێگومان ئەوە گومانی تیانی ئەو قسەیە دەستەکانت خۆش بێ سپاسە دەکەم کاک محەممەد گیان ئەچمە لای کاک سالار لە هەولێرەوە السلام عليكم. وعليك السلام ورحمة الله كاك سالار لە تەلەفۆن و گوێم لێ بگرە باشترە سپاسە دەکەم بەڵێ سپاس دەکەم زۆر بەڕێزی ماوەستا ئەمن ڕاستە ئەو خەڵکە زۆربەی زۆری سەری هەڵگرتووە بەرەو هەندەرە دەڕوا ئەوە بە من شتێکی زۆر باشە یەک دووەمینیش ئەمە مەسەلەی لە بەدەجار مەسەلێکی کورد
حەزاکەم یعنی زۆر بچۆنە مۆزوع وەختی خۆی ئاغایەکە بۆ ئاغا ئاغەکە تەماشای ملەتەکەی خۆی کرد تەماشای ملەتەکەی یعنی بە هەموو شتێ ڕازی بوو گوتیان کاکە دەبانێت لەسەر ئەو جسرێ ڕاستن یەک بە یەک وەرن لە بازاری دوای بگەڕنەوە ئەنەت بەسەر جسرێ دابێنەوە ئەمەش عینەن ئەو هەمان بەسەراتەوە بەسەری مامۆستای بەسەری خۆم هیچ کەس درێژ ناکەمەوە و سپاسی دەکەم زۆر بەڕێزی سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ مەمنونم بۆ پەیوەندیەکەت کاک سالار کاک پۆڵا وەرەگرم لە هەولێرەوە سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان سڵاوی خوا لە جەنابەت کاک پۆڵا گیان ئەو شتانەی برادەران باسییان کرد زۆریان دەکانیان جوان بوون بە تایبەتی ئەو 20 کۆمنتەی خوێنتەوە بەڵێ بۆی هەر شتێک بڵێن دووبارەیە بەڵام من لەلایەنە نەتەوە یەکەوە باسی دەکەم تۆ سەیری کە زۆر زادیر لەوە دەکەمەوە ئەو ئەفسەرە ئەمن و مخابراتە بەحسیانەی کورتکوژەکان کە لە دایرەکانی ئەمنەکان بوون لە مەنزومەکان بوون لە شارەکان بۆ تاوانبارن عێراق بەجێنایلن ئەو عەرەبانە بۆ ڕوو دەکەنە کوردستان بۆ بە شانازیەوە بە پەنجە ئاماژە فەرمانگەکە دەکا دەڵێ لە پلانە فەرمانگە ئەوەندە ساڵە ئەفسەری ئەمن بوو بۆ هەمووام لە کورد کردیە بۆ ئەو پرسیارە دەکەین بۆ ئەو عێراقە بەجێنایلی کە تاوانبارە و دەتەوسێتەوە بەدەستی شیعە ئەو پرسیارە چێ وەڵامی دەداتەوە من کار باسەوە ناکەم بێکاری نادادی نەبوونی کاک پۆڵا مەبەستەوەیە لە کوردستان داڵدە دەدرێ یعنی لە کوردستان کێشەی نییە و هیچ کاک محمود باش باش بەردەوام بفەرمە مقدەسیش کراوە کاک محمود نەک داڵدە دەدرێ باوەڕە دەوێ مقدەس کراوە حەسانیان هەیە باشە گەنجێکە بیری نەتەوەی مرۆڤ دۆستی ڕەوشت بەرز بێ ئەوانە ببینێ لەلایەنی دەرونیەوە چۆن تەحەموڵ دەکا سەروەت و سامانی دنیا هیوی بێ جیاوازی ئێمە دەبی لەو خاڵەوە دەست پێکەین بۆ ملەتێکین بە درێژایی مێژوو خاکمان بەدێ دێنین بۆ تاراوگە بۆ هەندەران کۆز دەکەین بۆ ڕاستە ئەوە ئەو ماوەیە باز دەکرێت بەڵام ئەوە دەرئەنجامی 30 ساڵەیە ها لە بیلاڕوسیا ماوەیە کە دەرپەدراوە سوێن بخوا ئەگەر وا بڕواتە سەڵات هەروە بێباک بێ بێخەم بێ لە کەناراوەکانی سۆماڵ و ئەریتیریا و سوودانیش کورد دەبینیەوە لاسەیر نەبێ چونکە کەس خۆی بە خاوەنی ئەم ملەتە نازانێ لە ئۆپۆزیسیۆنەوە تا دەسەڵات من تەمەنام دەکرد بەرنامەیەک هەبێ لەلایەنی ئۆپۆزیسیۆن دەسەڵات ئینتیمای نەتەوەیی بە گوناح دادەنێن بۆ گوناحە ئێخۆ ئەگەر خواویستایە هەمومانی بە تورک خەڵق دەکرد بە عەرەب خەڵقی دەکردین ئێخەیەک لە نیشانەکانی خوا ئێمەی بە کورد خەڵق کردووە بۆ ناوێرن لە ترکی عەرەب باسکەن بۆ عەزەتوری بە مقەدەس دادەنێن ئەو ئەفسەر و بەعسی و تاڵانسی و بۆ مقەدەسن و هەر سیاسیەکان نەکەک مەحموود تۆ سەیری کە خاوەن کارگەکان لە هەولێر ڕێژەی کارکەرانی عەرەب لە سەتانوهەتە تۆ دەتوانی بەرنامەیەک لە کارگە ئەهلیەکان لە ڕۆژاوای هەولێر تا ڕۆژهەڵاتی لە باشووری تا باکووری لە سەتا نەوەتی کرێکاری عەرەبن لە حکوومەتی هەرێم من لێرەوە پێدەڵێم ئەگەر ڕاستگۆی لە جیاتەوەی بات لە کارگەکان مەسێنە باتیان لەسەر هەڵگڵا لەسەریان بسەپێنە کرێکاری کوردی تێدا داومەسێ نمونەیەک بۆ بەڕێزت بێنمەوە سوێن بەخوای گەورە دراوسەیەکمان کرێتیە کوڕە شەهیدە خاوەن ماڵ و منداڵە ئەو ڕۆژە چاوپوتۆنیم لەگەڵ کرد وتم کار و کاسبیت وتی لە کۆمپانیایەک لە ناو هەولێر چاوپێکەوتنم کردووە بۆ ئەوی وەرم گرن وتی منیان وەرنەگرت وتیان تۆ زمانی عەرەبی نازانی سوێن بەخوا کەواتە زمانی عەزەتوری نازانی تۆ هاوڵاتی نی تۆ سەیری ئەو هەموو شوێنە نیشتە جێبوونە بکە ئاخر گەنجی کورد کاک مەحموود سەدان خانەوادەت بۆ دەشمێرم لە خانووی کۆنی هەشتاکانە حکوومەتی هەرێم لەبەرەوەی حزبی نەبووە پاسەزەوی پێ نەداوە هەلی کاری نییە حەزەکە هاوسەرگیری بکە لەکوێ هاوسەرگیری بکە کە شوێنی نیشتە جێبوونی بەڵام بڕۆ ڕووماتیەکان موساویەکان بەعاتیەکان بەعقوبەیەکان بزانە لە پرۆژەکانی شوێنی نیشتە جێبوونی هەولێر چەند بەڕێز گیراون چەند خاتریان دەبێت چونکە مقەدەسن مقەدەس کورد لە ناخەوە دۆڕاوە لە ناخەوە نابووتە خۆی بە بچووک دەزانێت دوژمنەکەی بە پیرۆز دەزانێت ئایا هۆکارەکان هەر ئەمەیە نەخێت نادادپەروەریە نەبوونی هەلیکارە و شتانی ترە بەڵام کوێ لە مەیدانەکەی ڕاستۆبی
ئایا پەیامێکی یەک هەڵوێستی یەک پەیامی ئۆپۆزیسیۆن هەیە بڵێ دەسەڵات تۆپ پەرلەمان بەهەژێنێ دەسەڵات بەهەژێ نا خەڵی ئەوە دەبێنێ 4 کورسی هەیە بیکاتە 6 9 کورسی هەیە بیکاتە 12 خەیاڵتان خاوە دەبێ یەک پەیامتان هەبێ یەک هەڵوێستان هەبێ دەستخۆش هەڵوێستێکی نیشتیمانی نەتەوەی وا مافی ئێوە داوە وەکو میلەتان دەست خۆش کاک پۆڵەجان زۆر سپاس بۆ پەیوەندێکت مەمنونم ئەچمە لای باوکی محەممەد لە هەولێرەوە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته كان محمود كتخشي برنامج بەڵێ جان تەلەڤیزۆنەکەت بێدەن کە باوکی محەممەد لە خزمەتی جەنابتم ببوورە دەمێک شە لەسەر هێڵی زۆر باشە کاک محمود والله ئەمە دەبێ بگەڕێنەوە لە بۆ مێژوو بەڵێ دەبێ بگەڕێنەوە لە بۆ مێژوو تەمەشا دەکەین لە حربی عالەمی دووەم لە حربی عالەمی دووەم کاتێک دەوڵەتی عوسمانی لەگەر هیتلەر لەگەر ئەڵمان هاوپەیمان بوو دژی غەرب و ئەمریکای طبعا کە شکستیان هینا ئەڵمانیان تەخت کرد هاتن دەوڵەتی عوسمانیشان سرێ کرد هەمیان کردە پارتە پارتە هەر وڵاتێک ناو چاندێ ناو هاتن بوونە مستعمەر دیتێ خەڵکەکە قبوڵیان نەکرد ئەو زارە هەرستان چیان کرد هەر وڵاتێک و نۆکەرێکی خۆیان لەسەردانا خەڵکەچیان لەسەردانا ئیشیان کرد ئەوە بەردەوام ئیشیان کرد چیان کرد لەو ئیشکردنەیدا هەرچی بەربوون و سەربەت و سامانی ئەو وڵاتانەیە لۆ خۆیان دەبن پاشن لە ڕێ ئەو خەڵکانێک کە دادێنن لەسەر ئەو وڵاتانە خۆیان بەدەی دەکەن ئەخلاق لە ڕووی دین لە ڕووی فکرە لە ڕووی دیار ڕووی حالات بڕۆ تەقالید هەمووی یعنی ئەتو بەس شیارێک دەتو دەکەم ژیان لە چ مەملەکەتش مسلمانە بە بڕۆ مصر بڕۆ جەزائیر بڕۆ تونس بڕۆ مەغریب بڕۆ لیبیا بڕۆ ئیسیوپیا بڕۆ ئێریتریا وەرە سووریا وەرە عێراق بڕۆ پاکستان بڕۆ ئیران هەموو شیان عەزابە هەر ئەو خەڵکەی دەڕوا ئەو خەڵکەی دەڕوا لە بۆ غەرب و ئەمریکای ئەوانە ئەوجا چ دەکەن 35 ساڵ 30 ساڵ ئەوانەی کە لەسەر دەسەڵاتی دێنەوە سەر بە خۆیانن کاتی خەڵکەکە لێیان بێزار دەبی ئەو جارە هەر دەچن خەڵکەکە حەین دروست دەکەنەوە لەسەر ئەو ملەتەی دەسەسپێنەوە ئەوەیە جێبەجێ دەکەن خەڵک بێزار دەبی ئەوانە غەرب و ئەمریکا چیان پێ دەرێن تەنفیزی دەکەن لەسەر ئەو ملەتەی تێدەگەی ئەو خەڵکە بێزار دەبی ئەو دەدەی بە ئەو دەسەڵاتێ بگۆڕی ئەو دەسەڵاتێ بگۆڕی دەسەڵاتەش کەدی حەین ژیان ئەوە عەزابە ئەوە هەمووی معاملەیە لەسەر ملەتانی مسلمان و لەسەر ئومێدا بەڕاستی ئیشی لەسەر دەکرێ و هەر ئەو خەڵکەیە دەببینە بە برین خەڵکێک بە لە وڵاتانی باشووری ئاسیا لە یاباندا یان لە ئێسین لە تایوان یان لە کۆریای بڕوا لە بۆ غەرب ناڕوە ئیلا لەو مەملەکەت ئەوانش لە ڕێکوانەوە هەرچیان پێ دەرێن و جێبەجێ دەکەن لەسەر ئەو ملەتەی و ئەو ملەتش ئەها داما و قوربەسەر دەبی و ئەو ڕێ دەگرتەوەدەتە ئەو بلاروسێ لەو ژیانە زەحمەت و نامەتێ و لێ دەدا و ئەوجا تووشی ناخۆشی و دەردەسەری و نەهامەتی دەبی بەڕاستی یعنی پێویستە یعنی بەڕاستی ئەمە بزانین ئەوە دەرئەنجامی ئەوەیە یعنی بەڕاستی ئەوانە چیان بوێ جێبەجێ دەکەن لەسەر ئەو ملەتەی لە ڕێی ئەو وڵاتانەوە واللهی بڕۆ هەر وڵاتەکی ژیان نییە واللهی هەردەیەکی دەگری ئەو خەڵکە سەر هەردنێ دەڕوا سەبەبی ئەوەی لەو دەسەڵاتەی بێزار دەبی بڕۆ لە سوودان زانە ژیان هەیە لە جەزائیر لە مەغریب لە تونس لە ئێریتریا لە ئیسیوپیا لە یەمەن خەڵک لە بشتان دەمری بڕۆ سووریای گرانیە دەچێ مەسڵ کابرا ژیان نییە وەرە عێراق کابرا دەسەڵاتی لەناو شیعی بێزارە لە شیعی دەستخۆش باوکی محەممەد سپاس بۆ پەیوەندەکەت کاتم زۆر پێبەخشی داوای لێبورد نەکەم کۆتا پەیوەندی بەدرێخان لە کفریەوە لە سلێمانیەوە لەگەڵمانە ببورن بەدرێخان فەرموو. السلام عليكم كاكا محمود. وعليك السلام ورحمة الله. كاكا محمود جان من یەک پرسیارم هەیە لەسەر تۆ فەرموو. لەو دنیا شایەتیەم لەسەرێ لەو دنیا ئەڵێ مسلمانە بێت مسلمان خۆشکە فەردارم من بە تۆوت ئەو دەنە خۆشە و شادۆ تۆ من شایەتیم لەو دنیا تۆ حەقی ئەم مناقەشەوکردن مزیعیان زۆرە تۆ دانیشە دوو سورەتی قورئانمان بۆ بخوێنە ئەو سەوتە خۆشەی خۆت مەسارەوە تۆ ئەو پیاوە شتێکی مامۆستا ئەو سەوتە خۆشە و شادۆ باشە بەدرێخان ئەو سەوتە خۆشەی تۆ بۆ قورئان خۆش دا بەدریا پورێ گیان جوانخەنەی قورئان بخوێنە با سوورەتێکمان بۆ بخوێنە باشەکانیکە دانیشن کاکە گیان ئەوە ئیشی تۆ نییە ئەو سەوتە خۆشەی خۆ مەسارە من لەو دنیا شایەتی لێم ئەڵێم عیلمەکەی پێ بووە قورئانەکەی پێ بشاردیەوە پورێ بەدریا باڵێ
دایە گیان پورێ بەدریە گیان قورئانەکەش خوێنم وەکو گەنجێکی واجبە لەسەر شانم ئەگەر خەلەلێکم و کوڕیەکە بێ لە وڵاتەکەم قسەی لەسەر بکەم مەسەلەن بێمە سەر خەت منیش ئەزانم کی ئەگەم وزیکەیان هەیە بەخوا تۆ خوای گەورە دای ناوی بەس قورئانەکە بخوێنیت ئەو سەوتە خۆشە نابێت شاریتەوە کاکە گیان سەدارم پێوتی ئێستا یەک سوورەتی قورئانە بخوێنە ملیۆنێکە ڕەت ڕەحمەت بووی دوعام بۆ بکە خوای گەورە تەوفیقم با ختمێک تەزیل کەم ئینشەڵڵا باشە دوعای خێرم بۆ لەو دنیا شایەتی و لێ مەڵێم قورئانەکەی زانی شاردیەوە شایەتم لەسەرە باشە دەستی خۆش بێ بە مامۆستا عەلی باپیر بڵێ سەلامی لێکم دەستی مازەکەم ئەمە لەسەر موزیعیلا بە ما قورئانمان بۆ بخوێنێ ئەو تو گوناحە ئاوتونە ئاوتون تووە باشە ئەلحەمدولیلا باشە ناقەشەشتە نەبێ ڕاستەکەی دەرمان جوانەکە بۆ ئەو کۆچبەرانە بۆ هەمویان بەزمایکە تۆ بەس قورئان بخوێنە باشە بەسەر خوارد لەگەڵ دەستی خۆش بێ خۆ حافیزت بێ و سپاس بۆ پەیوەندەکەی دادە بەدریە سپاس بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویستکە لەگەڵمان بوون تا ئەڵقەیەکی تری بەرنامەی دوانگەی خەڵک بەخواتان ئەسپێرم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه